بەڵێ ئازارمان بەردەوامی لەگەڵتانەوە لە تۆری دووەمدا باس لە بابەتێکی دیکە دەکەین. بگومان پێش ئەوەی کە خۆی گەورە لە پرسیینەوەمان لە بکە پێویستە خۆمان لە پرسیینەوە لە خودی خۆمان بکەین لەسەر ئەو کارێکە کردمانە چاکیان خراپەوە چ پاداشتێک لەسەر ئەو کار و کردوانێکە کردمانە بەدەستی دێنن. بەڵام زۆرجار لۆمەکردنی خۆت یاخود لە پرسیینەوە لە خۆت لەسەر بابەتی قیامەتی و بابەتی ئاینی ناوەستێتەوە، دەچێتە بابەتی دنیایەکی لەسەر ئەوەی کە ئایا ئێمە جلێکمان لەبەر کردو یاخود ڕۆشتونەتە شوێنێک لۆمی خۆمان دەکەین یاخود لەسەر قسەیە کە بەرامبەرێکی کردمانە لۆمی خۆمان دەکەیان لە بەکارهێنانی هەندێک بابەتدا لۆمی خۆمان دەکەین. کاریگەری ئەم لۆمەکردنە لەسەر خۆت چ کاریگەریەک دادێن لەسەر تاک چ کاریگەریەک دادێن یاخود هەموو جارێک دەکرێت لۆمەکردن بە خراپە سیر بکرێت یان دەکرێت لۆمەکردن با بە ئاشێژدا سیر بکرێت هەروەکو لایەنە ئاینەکەی کە باسمان لێوە کرد و ئایا بزانین پێویستە مرۆڤ یاخود تاک لە بابەتی پەرەپێداندا لەسەر چ بابەتێک لۆمی خۆی بکات و لە چ کاتێکشدا دەکرێت ئەم لۆمەکردنە زیاد لە پێویست بێت و کاریگەری خراپ لەسەر لایانی دەرونی لەسەر لایانی تەندروستی بۆ تاک دروست بکات. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر ئەحمەد جەمال هەرتەلی ڕاهەنەری پەرپێدانی تواناکان کە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاوە لەبێ کاک دکتۆر، بەیانیت باش، سپاس دەکەین بۆ دەرفەتێک کە بە ئێمەدا. با لەوە دەست پێ بکەم زانم ئایا لۆمەکردنی خۆت چیەوە، پێویستە مرۆڤ لەسەر چ بابەتێک لۆمەی خۆی بکات و لە پرسیینەوە لە خۆی بکات؟ سڵاوی خوا لە ئێوەی ڕێزداریش بیت، هەموو کاتێکی ئێوە باش، هەمیشە سەربەرز و سەلامەت بن. دەستخۆشیم هەیە لە پێشکەشکردنی ئەو بەرنامەیە، یاخۆ هەمیشە سەرکەوتوو بن. جەنابەت و کاکدانا و پێشکەشکارەکانی دیش جێدەست و پەنجەتان دیارە هەمیشە سەربەرز بن. بە تەئکید ئەو بابەتەی ئاماژەتان کرد، بابەتی خود کاریگەری زۆری هەیە، بە تایبەتی لە بابەتی سەرنجشتکردن. زۆرن ئەوانەی لە مێژوو ناویان تۆمار کراوە کەسی کاریگەر و ئەکتیڤ و بەهێز بوون لەوەی کە جۆرێک لەگەڵ خۆیان سەرنجتی خۆیان کردیە. جا بە هەردوو بابەتەوە دەگوترێت. زۆر جار لۆمەکردن سەرنجتکردنی نەفس و دەروون بەلای ئەکتیڤی و چاکە بۆ باشتر کاتی خۆم سوود لێ وەرنەگرت، بۆ کەسێکی ئەکتیڤتر و چالاکتر نەبووم. لە ڕوانگەیەکی دیکەشەوە کەسانێک هەن زۆر سەرنجتی خۆیان دەکەن لەوەی کە تەنانەت هەنگاوێک ناڕۆنە پێش، هەمیشە قەلەقن، شڵەژانیان پێوە دیارە، لە حاڵەتێک خەریکە بڕیارێک بدەن لە شوێنی خۆیەتی، بەڵام دواتر پەنجەی پەشیمانی دەگەزنەوە. پەندی پێشینانی جوانمان هەیە، زۆر جوان ئاماژەیان بۆ کردو، دەڵێ کردەی پەشیمان بی باشترە نەک نەکردەی پەشیمان بی. واتە ئەزموونێک تاقیکەوە، بەڵام مەشوەرەت و ڕاوێژی لەسەر بکە، ئەکید جێدەست و پەنجەت دیار دەبێت. باش دکتۆر، بە شێوازێکی گشتی لۆمەکردن دەرەنجامەکانی خراپن یان باشن، و لە چ کاتێکا ئێمە لۆمەی خودی خۆمان بکەین و لە چ کاتێکا نابێ بیکەین، و ئایا تێپەڕاندن لە لۆمەکردنی خۆمان کاریگەری خراپی هەیە یان نا؟ ئێمە نەفسێکی باش و کەسێکی باشمان لێ دەرەچێت ئەگەر لەسەر هەموو شتێک لۆمەی خۆمان بکەین. بەڵێ پێویستە مرۆڤ لە هەر کارێک کە بیکات بیر بکاتەوە و بەرهەمی بیرکردنەوەش مەشوەرەت و ڕاوێژی لەگەڵ بوو. ما بە مەنیستەخارە و مانەدیمە مەنیستەشارە ڕێنمایەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زەرەرمەند نابیت، پەشیمان نابیتەوە کاتێک کە مەشوەرەت و ڕاوێژ بە ئەهلی مەشوەرەت بکەی، بە کەسانی شارەزا و خاوەن ئەزمون بکەی. لەو سەریشەوە لە شتێک کە لە خودی خۆتەوە دڵنیا نەبووی، وەرە دوورکات نوێژ بکە، دوعا بکە لە دوای نوێژەکە، مەشوەرەت و ڕاوێژەکە بە خوای پەروەردگار، خوای پەروەردگار دڵت یەکلا دەکاتەوە. بۆیە لەو بابەتەوە لۆمەکردن یعنی زۆر سەرنجشت هەیە، بەڵام بە تەئکید لەسەر بابەتێک کە تۆ بە هەستێکی ژیرانە دەتەوێت بڕیارێک دەتەوێت قسەیەک بکەی، دەتەوێت هەنگاوێک هەڵوێستێک بنوێنی، بەڕاستی ئەوانە هۆی بەروپێشچوونی ئەو مرۆڤەنە. دەنگ و سەدایەکی باشترن، یا قسەی حەق لە شوێنێک کە پێویستە بۆ نمونە پارێزگاری لە قەزیەیەک یا قسەیەکی حەق بڵێ، ئەجر و پاداشێکی گەورە. تەنانەت
فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جاری وایە ئەجر و پاداشتەکەی دێتە ئەجر و پاداشتی ئەوانەی کە لە پێناو خوای پەروەردگار جیهاد دەکەن و زۆرێکی دیکە لەوانەی کە بە جۆرێک سەلبی بیر دەکەنەوە هەمیشە قەلەقی و شڵەژانی و دوودڵیان پێوە دیارە یا هەمیشە لۆمەی خۆیان دەکەن بەشێکی ئەو جۆرە حاڵەتانە لە هەندێک کەس دەبیندرێت لەگەڵ چەند قۆناغێکی تەمەنی پێشویان دڵێ خۆزیە ئەو کاتەوام کردبووایە ئەها ئەو قۆناغی خوێندرێم لە دەست ڕۆیشت ئەها ئەو برادرە منی ڕەنجاند و ئاوا مەبەستم یعنی زۆر لەگەڵ ڕابردوو بوون سەرنجی خۆت لەوەی کە شتێک ڕۆیشتیە ئەوە هەڵەیە کە بەڕاستی هەڵەی تر دێتە پێشت کاتۆ سوود لە ئەزمون و دەرفەتەکانی داهاتووی ژیان وەرنەگری فەرمایشتەکەی خوای پەروەردگاریش وەلا تەأسەو عەلا ما فاتەکم ئەوەندە خەم مەخۆن ئەوەندە حەزین مەبن ئەوەندە نیگەران مەبن لەوەی کە ڕۆیشتێ و بەڕێتان کرد دەی ئەزمون و بۆ نمونە ئەگەر بڵێن گرفت و ناخۆشی و ناسۆریەکانی ڕابردوش بکەنە پردێکی سەرکەوتن بۆ هەنگاوەکانی داهاتووی ژیانتان ئیدی ئەوانە کەسی سەرکەوتون بەڕاستی هەمیشە گەشتبینانە بیر بکەنەوە و هەمیشە جۆرێک لۆمەکردنی نەفسی خۆیان بە جۆرێک بی کە وەکو بڵێ لە خۆت ڕازی نەبی یعنی ئەو بابەتە زیاتر لەوە هەڵدەگری بەڵام کەسانێک هەنجاری وهەیە زیاد لە ئەندازە لە خۆی ڕادەبینی بەبێ بەرچاوڕوونی وەکو دەگوترێت گرنگی هەر بڕیارێک لە خودی خۆت یا ستافێک ئەوەیە خوێندنەوە بۆ بڕیارەکە بکەن ئامادەسازی ژینگەیەکی تەندروست هەبی بۆ جێبەجێکردنی ئەو بابەتە جا ئەو کەسانەی کە لە ژینگەیەکی تەندروستەوە لە بیر و عەقڵ سەرچاوەی ئەکید ئیمان و دینداری قۆناغێکی دیکەی زۆر پەیوەستن بە یەکەوە کەمتر ئینسان تووشی هەڵەی گەورە دەبێ بەڵام وەکو شێوازێکی گشتی بیرکردنەوەی ژیرانە بەرهەمی زۆر جوانی دەبی و دەستکەوتی زۆر باشی دەبی و تۆ کاتێک کەسەکان لە خودی خۆیان بۆ بیرکردنەوەیەکی شخصی بیر دەکەنەوە لەوانێ جاری واشە لەبەر زیاد لە ئەندازە ئەو کەسانە کە دەڵێ کەسی خۆخۆین تووشی هەندێک گرفت دەبن بەڵام کە بیرکردنەوەکانت لە خزمەتی هەمووان بن لە بەرژەوەندی هەمووان بن بۆ خزمەتی مەبدەئێک بیتۆ هەتا ئەکید لە کەسایەتی تا کەسایەتی دەور و جیاوازی زۆر زۆری دەبێت. زۆر باشە دکتۆر ئەحمەد ئایا تەنها خودی خۆمان و بیرکردنەوەی خۆمان کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە لۆمەی خۆمان بکەین یاخود چواردەوریش کاریگەری دەبێت لەسەرمان؟ بەتەکید دەوروبەر کاریگەری زۆر زۆری هەیە یعنی حتا ئەگەر سەیری ئاماژەکانی قورئان بکەین زۆر بە وردی و بە ڕاشکاوی ئەو بابەتە ئاماژەی پێکراوە لە قورئان هەم لە ژیانی تاکی و کەسەکان هەم لە ژیانی گشتی خەڵک و مسلمانان بە شێوازێکی گشتی مرۆڤایەتی فەرموو ئاماژەکانی قورئان یعنی زۆر زۆرن لەوە هەر لەو ئەوەی کاتێک کە باسی لۆمە دەکرێت لە بەرامبەر ئەو حاڵەتانەی کە نەفس و دڵ و دەروون و شەیطان بەسەر مرۆڤەکان دادەینی ڕێک خیتابەکە خۆی بۆمان باسەکە ئەو خیتابەکە لەو کاتە دەڵێن وڵا خۆیان جان ئێمە خەتابار نەبووین شەیطان ئەوەی پێکردین دەی خوای پەروەردگار ئەوەمان بۆ نەقل دەکا ئەو حەدەث و ئەو گفتوگۆیە فلا تلوموني ولوموا أنفسكم لۆمەی ئێمە مەکەن لۆمەی نەفسی خۆتان بکەن لە ڕوانگەکانی دیکەوە سبحان الله قورئان زۆر بە فراوانی باسی کردووە کە حاڵەتێک بەسەر تۆ دانێ بەیانی پۆزیشێک بینیەوە لە شوێنی خۆی نەبیت خوای گەورە دەفەرمێ ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم وەکو ئەوانە مەبن کە بە شێوازێکی هەڵە بیریان کردەوە یا بە شێوازێک لۆمە و سەرنجی خۆیان کرد و خۆیان لە بیرچوو ئەوان ئەوە بووە هۆی ئەوەی کە تەوەکولیان بە خوای پەروەردگار کەم بێت و خوای پەروەردگاری لەگەڵیان نەبوو یا ولا تكونوا كالذين تفرقوا ئەوان جیاواز بوون بیرکردنەوەی هەڵەیان کرد پارچە پارچە بوون و سەرکەوتنیان لێ ئاستەم بوو بەدەستیان نەهێنا یا ولا تكونوا كالذين قالوا سمعنا وعصينا وەکو ئەوانە مەبن کە بڵێن باشە گوێمان لێ بەڵام بە قسەشتان ناکەین یعنی زۆرێک دەقی دیکەی قورئان هەمووی بەڕاستی جێی پند و عیبرەت و ئامۆژگارین ئەوە لە شێوازێکی گشتی لە ڕووی تاکیشەوە خوای پەروەردگار ئاماژە بە ژیانی ئەوانە دەکە کە پەشیمان بوونەتەوە لە دنیا ئەو هەموو دەرفەتە خوای پەروەردگار ئەو نیعمەتە گەورانەی خستە بەردەستیان بەڵام سوودیان لە ئەزمونەکانی ژیانیان وەرنەگرت خوای پەروەردگار لە سەرزاری مرۆڤەکان لەو کاتەوە کە پەشیمانی دادت نادا ئەو کاتە فریاد ناکەوێ دەفەرمێت چی مرۆڤەکان دەڵێن یا لەیتەنی اتەخەذت مع الرسول سەبیلا خۆزیا من لە ڕێگای پێغەمبەرانەوە هەنگاوم نابایە خۆزیا هاوڕێیەتی کەسی باشم کردبوایە یا لەیتەنی لەم ئەتەخذ فلانا خەلیلا خۆزیا لەگەڵ فلانە کەس سەرا و دەراوم نەکردبا و هاوڕێتی فلانە کەسم نەکردبا ئەوە کاریگەری ژینگەی دەوروبەرە یا لەیتەنی قەدەمت لحەیاتی خۆزیا هەرچی هەم بوو لە ئەزمون و تەجروبە لە پێش خۆم پێشکەشم کردبا و ناردبامە چووکە ئەوێ ژیانی کۆتاییە و لەوێ مردن نییە لەوێ گرفت و کارەساتەکان بەڕاستی سەرنجامەکەی دنیاە گرفت و کارەسات دێتە ڕێدەنا ئەوێ هەمووی خۆشبەختیە و خوای پەروەردگار
بۆ ئاسوودەی مرۆڤەکان و ڕزگاربوون ئامادەی کردووە یان دیسان لە حاڵەتی قەلەقی شڵەژان یا جۆرێک لە هەڵەی بڕیاردانی خێرا یا لەیتەنی کونت توڕابە خۆز یا خۆڵ بوومایە و هەر نەبوومایە یعنی ئەی ئەوانەی کە کاری باشیان پێشکەش کردووە خۆزگەی دەخوازن و ئەلحەمدوللا سەرنجامی سەرکەوتنەکانی دنیا و قیامەتیان دەچنەوە وەری دەگرن خۆی پەروەردگار خۆشبەختی بینیتە ڕێی هەموو لایەکمان و کارێک نەکەین لە دوا ڕۆژ پێی لی پەشیمان بین و شەرمەزار بین. زۆر باشە دکتۆر خۆی پەروەردگار لە قورئانە ئاماژە بە جۆری نەفسەکانەکە یەکێک لەو نەفسانە کە سوێندی پێخواتەنات خۆی گەورە فەرمێ وەلا ئوقسیمو بالنەفسی لەوامە یعنی سوێند بە نەفسی لەوامە ئەخواوانەی کە سرزەنشتی خۆیان یا لۆمەی خۆیانەکەن یعنی بۆ ئێمەی تاکێکی ئیماندار و موسڵمان گرنگی ئەم ئاەتە لە چیدایە لە ژیانی ڕۆژانەماندا کاتێک خۆی پەروەردگار بە گەورەی خۆی سوێند بەو جۆرە نەفسانە ئەخوا کە لۆمەکارن و لۆمەی خۆیانەکەن بەڕاستی. بەڵێ ئوستاز دانا ئاماژەکانی قورئان زۆر گرنگن لە شوێنی خۆیانن بۆ کەسێک کە ورد بێتەوە لی تێبگا کاری پێ بکات و زانایانی ڕاوەکارانی قورئان دەفەرمون بەشێکی ئاەتەکانی قورئان شەرح و وەصف و وێنای ئاەتەکانی تر دەکەن ئەوە تا خوا پەروەردگار لە شوێنی دیکە دەفەرمێ هەر لەبارەی وەصف و وێنای نفس و دڵ و دەروون ئین النەفس لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي ئاماژەی گرنگی تدایە نەفس بیرکردنەوە جاری وا هەیە بەلای خراپەدا خەیاڵی تۆ یا ئایدیای تۆ یا هەنگاوەکانی تۆ دەبات ئللا کە تەبعاً چیرۆکەکەی حەزرەتی یوسفە بەڵام بۆ کەسێک کە داوای یارمەتی لە خوای پەروەردگار ومن يتوكل على الله فهو حسبه کەسێک داوای یارمەتی لە خوای پەروەردگار کا خوای پەروەردگار بەسیەتی کە پشتی پێ ببەستێ و داوای یارمەتی لەو بکات یا لەو سەریشەوە یعنی ئەها تۆ کە کەسێکی ئیماندار یا کەسێکی کە خاوەن ئیرادەیەکی بەهێزی دڵنیا بە هەموو هەنگاوەکان لە بەرژەوەندی ئەو کەسانە ئەو کەسایەتی تۆیە کاتێک کە دەتەوێت باشتر بیر بکەیەوە و باشتر سەرنجام دەستبێنی ئەو جۆرە نەفسانەی کە جەنابەت ئاماژت پێکرد لە قورئان بە چەند شێوازێک هاتووە بەڵام سەرنجامەکانیشی دیاری کراوە نەفسی لەوامە بەڕاستی کاتێک کە لۆمەی خۆی دەکات ئاگاداری خۆی دەبی چاک و خراپەی خۆی بەراورد دەکات سەرنجام و نەتیجەکانی دیاری دەکات یعنی لە خودی تاکی مرۆڤەکان تۆ زۆر جار جۆرێک بیرکردنەوەت هەبووە زانیوتە کەسێکی بۆ نمونە خودپەرستی کەسێکی مەسلحتی ڕێز و احترامان بۆ هەر بینەرێکی بەڕێز و خۆشەویست ئەو جۆرە کەسانە کەسی محبوب و خۆشەویست نین بەڵام ئەو کەسانی کە خاوەنی دڵێکی میهرەبانن ئەو کەسانی کە خاوەنی پرۆژەیەکی خزمەتگوزارین ئەو کەسانی کە بەدەمی خەڵکەوە دەچن لێرەش دیزان بەشارەتە دڵخۆشکەرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم الله في عون العبد ما دام العبد في عون اخيه یارمەتی خوای پەروەردگار دەوێ خوا یارمەتی دەری تۆیە فریاد ڕەسی تۆیە لەو کاتێ تۆ لە خەمی ڕەفیق و دوور و نزیک و دۆست و ئازیزەکانتی یعنی بابەتی لۆمەکردنی نەفس سەرنجی نەفس بڕوا بکە بابەتێکە پڕیەتی لە گەشتبینی بە پێچەوانەشەوە ئەوانەی کە حاڵەتێکی دەرونیان هەیە و لە شوێنی خۆیان دەوەستن و هەمیشە سەلبی بیر دەکەنەوە و هەمیشە وا دەزانن ئەگەر هەنگاوێک بهاوێن هەنگاوی دووەم حاڵەتێکی مەترسیدار لە پێشیانە و یا متمانە و سقیان بە خەڵک نییە و یا وەزع و زروفەکە دێ ئەوەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ وەڵامی داینەوە هەر کەسێک ڕەشبینانە بیر بکاتەوە وا بزانێ دنیا بەرەو کارەسات و گرفتی گەورەترە دەفەرمێ خۆی لە هەموو کەس لە بەردەم بە هیلاکچوون و لە ناوچوونە بۆیە بەڕاستی مەبدەئی مرۆڤی عاقڵ و ژیر و هۆشمەند و تێگەیشت و ئەوەیە گەشتبینانە و سەرنجی خۆی بەلای هەر جۆرە هەنگاوێکی مرۆڤانە بکات بەڵام لەو سەریشەوە مەشورەت و ڕاوێژ بکە و هەنگاوی جوان بنێ و بە شێوازێک کە خوای پەروەردگار ئەو بوونەوەرەی خەڵق کردیە بۆ خزمەتی مرۆڤایەتیە و بزانە خوای پەروەردگاریش مرۆڤەکانی خۆی خۆش دەوێ بە شێوازێکی گشتی ڕەحمەتی خوای پەروەردگار بۆ هەموو بەشەریەتە تۆ لە دەواازەکانی ڕەحمەتی خوای پەروەردگار گەشتبینانە هەنگاو بنێ دڵنیا بە تۆ کەسێکی کاریگەری و ئەو جۆرە بیرکردنەوانش مەهێڵە بە بیرکردنەوەی سەلبی بەسەردا تێپەڕن و کەسێک بە کەسایەتیەکی بەهێز لە خودی خۆت و لە دەوروبەری کەشت بنیاد بنێ. دکتۆر ئەحمەد وەکو ئەوەی زۆر باسی باشەی لۆمەکردنی خودمان کرد بەڵام ئایا دەکرێت لۆمەکردنی خود ببێتە هۆی ئەوەی کە کاریگەری خراپ لەسەر دەرونی کەسەکە دابنێت؟
بەڵێ بە تاکید زۆر کەسمان بووە ژینگەیەکی باش لەبار بووە قۆناغەکانی بۆ نمونە دەستکەوتی بژێوی ژیانی باش هاتۆتە پێش بەڵام ئەوەندە لۆمەی خۆی کردووە ئەوەندە لە حاڵەتی خۆی کەسێک شڵەژانی دەرونی پێوە دیار بووە نەیتوانیە سوود لە دەرفەتەکان وەرگری لە هەمان کاتدا لە هەمان ژینگەی بۆ نمونە ئەگەر ئاستی قۆناغێکی خوێندن باسکەین بۆ ئەو کەسە توانیەتی سەرکەوتن بەدەستبینی یا لە ژینگەی ماڵێک بۆ برایەکەی بۆ خوشکەکەی توانیوێتی دەستکەوتێکی باش بەرهەمێکی باش بەدەستبینی بۆ ئەو دادەیە ئەو کاکەیە نەیتوانی لەو قۆناغەوە ئەو ئاستەنگانە ببڕێت یا گرفتێک جاری وایە ڕوو لە ماڵێک یا لە ژینگەی گەڕەچێک یا لە ژینگەی بۆ نمونە بنەماڵەیەک دەکات ئایا هەمویان بە ئاقارێکی دابڕاندا بیریان کردەوە ئایا هەمویان لەو گرفتە تووشی ئەو حاڵەتە نسکۆیە بوون یعنی دەیەها نمونەی کەسیمان هەیە لە خانەوادە یا نمونەی گەل و میلەتونەتەوەیە کە گرفت و کێشەیەکیان هاتۆتە پێش نمونە لە ئەزمموی کۆمەلگەی کوردەواری خۆمان ڕوبەڕووی زۆر گرفتی گەورە بووینەوە بەڵام چەند کەسایەتی گەورە ئێستا لە وڵاتانی جیهانی سواز بۆخوا لە بەرهەمی خەڵکی کورد الحەمدوللا لە توێژینەوەی نوێ لە داهێنکاری نوێ بەهرەمەند بوون و نازناوی پێوانەییان تۆمار کردووە لەگەڵ ئەوەی کە ئەگەر بەراوردی ژیانی ئەزمموی کۆمەلگەی کوردەواری کردبووایە دەبووە نەبووبایە ژمارەیەکی پێوانی و لە ناو میلەتانی دیکەش وە لەو وەزعی کە ئێستا لە غەزە دەگوزەرێ دەبینی ئەو هەموو زەبر و زەنگ و ئازار و ناخۆشیان لەسرە بەڵام بیرکردنەوەیکی گەشتبینانەیان هەیە لە پێناو دیفاعکردن و بەرگریکردن لە دینیان لە عەقیدەیان لە خاکیان لە وڵاتیان سواز بۆخوا بەدەیەها خاڵی زۆر بەهێز تۆمار دەکەن ڕۆژانە لێیان دەبیندرێت کە بە چ شێوازێک یا داهێنکاریان هەیە یا بە جۆرێک لە جۆرەکان هەموو ئەو پلان و ئاشوبە دنیاییە کە لە بەرامبەریان کۆبوونەوە بەڵام ئەوان کۆمەڵە خاڵی بەهێز تۆمار دەکەن ئیدی ئەوانە بەڕاستی خاڵی گرنگن لە ژیانی کەسی و وەکو باسم کرد لە ژینگەی خێزانی و خانەوادەیش حتا کۆمپانیا و شەریکات بڕواتەن هەبی چەند توێژینەوەی نوێ خرانە بەردەست ئەو کۆمپانیا ئەو شەریکاتانەی کە بایەخ بابەتی بیرکردنەوە بە گەشتبینی دەدەن لە ڕێزی ئەو کۆمپانیانن کە پێشبڕکێی کۆمپانیا جیهانیەکان دەکەن لەوە بەرهێنان و لە داهێنکاری بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر ئەو بابەتێکە ڕاستە کەسایەتی تایبەت هەیە بەڵام لە جۆرێک احتیمامی دیکەی گشتی و بایەخ بەخۆدان مرۆڤ دەتوانی لەگەڵ جۆرێک لە خۆڕاهێنانەکان تۆ بتوانی ببیە سەرنج و ئاماژەی هەمووان و سوودت زیاتر هەبێت باش کەواتە بە من دوا پرسیار بکەم دکتۆر ڕێنماییت چی بوو کەسانەی کە ئەم لۆمەکردنیان نییە یان لە ئاستێکی نسمایە لە ژیانی ڕۆژانەیانە یان بە پێچەوانەوە وەکو بڵێ زیادەڕۆییان کردووە لە هەموو ئەو بابەتانی کە لە ژیانی ڕۆژانەیاندا هەیە جا چ عیبادەت و پەرستشەکان بێ پەیوەندی بە بینی خۆی و خوا و قیامەتەوە بێ چ پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ئاسایی خۆیەوە هەبێ زیاد لە پێویست تێپەڕاندنی کردو لە لۆمەکردن لەم نێوەندەیە چی بکرێ باشە دکتۆر؟ بەڵێ ئاەتەکەی قورئان وەڵامێکی دروستی تێدایە خوا پێغەمبەر دەفەرمێت قەد ئەفلەح من زەکاها وقد خاب من دەساها خۆشبەخت بوو بردیەوە سەرکەوتوو بوو ئەوەی کە لەگەڵ خودی خۆیدا گفتوگۆی کردو و دواتر بەلای باشەدا بڕیاریدا و ئەوانەشی کە بە سەلبی بیر دەکەنەوە تووشی گرفت و کارەسات و نەهامەتیەکانی دنیا و دواڕۆژ دەبن لە ڕوانگە گشتیەکانیشەوە بەڕاستی ئەزمموی ژیانی خۆت زۆر گرینگە تۆ بەراوردی ئەو حاڵەتە دەرونی و شڵەژانانە بکە کە لۆمەیەکی خۆت کردووە لەبارە سلبیەکە هەر هەمیشە لە شوێنی خۆت وەستاوی و زیاتر حاڵەتی ئەوەی کە گرفتت بۆ دروست بووە و زۆر دەستکەوتی گەورەت لە ژیان لەدەستووە ئەو ئەزمموی خۆت بینە پێشساوی خۆت ئایا ئەو حاڵەتە لۆمەکردنە بەلای سلبی و خراپدا دەستکەوتی هەبوو نەک دەستکەوتینە بوو بەڵکو زەرەری زۆرت لێ کرد کات و دەرفەتی زۆرت لە دەست ڕۆیشت ڕاستەوخۆ بیر بکەوە بە گەشتبینانە دەستکەوتی باش تۆمار دەکەی و ئەوە ژیانی خۆت لە هەردوو بابەتی سلبی و ئیجابی و ژیانی ئەو کەسانش چەندین کەس هەیە ئێستا ژمارەیەکی پێوانەیە بەڕاستی کەسی زۆر کاریگەر و بەرهەمدارە بڕۆ لە خودی ئەوانە داوای ئەزمون بکە دەڵێ منیش کاتی خۆی هەمان بۆ نمونە بازرگانێک بزنسمانێک بۆ نمونە کەسایەتیەک خاوەن بیرۆکەیەکی و ئایا لێی بپرسە تۆ شڵەژانت هەبووە ترس قەلەقت هەبووە لەوەی کە بۆ نمونە بازرگانیەکەت کە دەستت پێ کرد یا بیرۆکەکەت یا پرۆژەیەکی گەورەی بۆ نمونە خزمەتگوزاری لە کار و پرۆژەی بۆ نمونە خزمەتی بەرهەمەکانی قورئان یا کەلتور و بابەتی توێژینەوەی زانستی یا دانایی
ژیانی بیرۆکەی زانکۆیەک هەر جۆرە بیرکردنەوەیە کە تا زیاتر وەکو دەگوترێ بە بیرکردنەوەی فراوانتر بەرهەمی گەورەتر دەست دەکەوێت جا ئەوانش کە لێیان دەپرسی ئەزمموی ژیانی خۆیان باز دەکەن دەڵێ من پێشتر بیرکردنەوەیەکی ئاوا سەلبیم هەبوو بەڵام سوپاس بۆخوا هەنگاوێک دەرفەتێک گۆڕینی بیرکردنەوەیەک وای کرد کە من ئێستا بیر لە زۆر شتی دیکە بکەمەوە دەستکەوتی زۆر باشمان هەبووە واتە قەراری دڵی خۆت لەسەر خۆت بە سلبی تەنها قەرار مەدە گۆڕانکاری لە بیرکردنەوەکان دەستکەوتی گەورەی دنیایی و دواڕۆژیشیان دەبیت و ئاەتەکەی قورئانیش گۆڕانکاری لە خودی لە دەوروبەر نابێت تا لە خودی کەسەکان گۆڕانکاری نەکەن. زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد جەمال هەرتەلی ڕاهێنەری پەرەپێدانی تواناکان سوپاس بووی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵمان هاتبوویت. دەست خۆش بێت.